میهرەبانی دەیەوێت جیاواز بی و جیاوازە جیاکاری و جیاوازەکانیشمان جوانیەکانە. ئێمە خاوەنی پرۆژە خاوەنی بیرۆکەی پرۆژە جەنابی کاک دکتۆر دلێرشینە خوای گەورە مۆفەقی بکە و سەربەرزی دنیا و قیامەتی بکە بۆ ئەو پرۆژە جوانە و بیرۆکە جوانەی و ئەنجومەنی جێبەجێکردن کە جەنابی کاک حاجی ئەحمەد و جەنابی شێخ حوسێن و دکتۆر هیوا کە ئێستا لێرە نینە لەگەڵ جەنابی کاک حاجی و ڕاوێژکارە بەڕێزەکان کە کۆمەڵێکیان لێرن و بەشێکیان لێرە نینە هەستان دەستاندایە ئەو پرۆژێ و بەو شێوازە جوانەی کە ئێستا دەیبینن ئێستا لە ڕووی فیزیاویەوە لە ڕووی بینایە و باڵەخانەوە خەریکە حازر دەبی. دواتر ئەو دکتۆرە بەڕێزانەی کە باوەڕیان بەو جۆرە بیرکردنەوە و بەو جۆرە کارکردانە هەبوو بەخوای گەورە مۆفەقیان بکە کە زۆربیان کە ئەوانی کە ئێستا لێرە دانیشتنە شوێنەکانی خۆیان لەو شوێنانەی کە تێدا بوون بەجێیان هێشت دەستکەوتی زیاتریان دەست دەکەوت ماندیبوونیان کەمتر بوو بەڵام بەوەی کە ئامانجانە کارێکی جوان و پوختە پێشکەشی مرۆڤایەتی و ئینسانیەت و موسڵمانان بکەن هاتوونە لە ناو میهرەبانی ئەو خزمەت و خزمەتگوزاریانیان جێبەجێ دەکەن. و پشت بەخوای گەورە لە ڕووی کوالیتی لە ڕووی ئامێر و کەرسە تایبەتەکان هەرگیز و هەرگیز ئێمە مساومە ناکەن لەسەر ئەوەی کە باشترین شت لە خەستخانەی میهرەبانی حازر بکەین. و ئەو سافە بەڕێزەی کە ئێمە هەمانە هەمویان بەو پەڕی جۆش و خرۆشەوە کار دەکەم بۆ سەرخستنی ئەو پرۆژەیە. بەڕێزانم ئێمە لە نەخۆشخانەی نەشتەرگەری میهرەبانی نەخۆش سەنتەری کارکردنمانە سەنتەری جوڵانەوە و خۆڵانەوە و حرەکەکردن و هەڵسە و کەوتمان بریتە لە نەخۆش. ئەگەر هەزاران باڵەخانەی باشترنەوە سەدان دکتۆری باشتر لە ئێوەی بەڕێز و خۆشەویست سەدان ستافی باشتر و چاکتر بینی لە شوێنێکدا بنێ کە نەخۆشت نەبوو هیچت نەکرد کەواتە نەخۆش سەنتەری کاری ئێمەیە بەردەوام ئەمە بە دەوری نەخۆش حرەکە دەکەین و ئامانجیشمان ئامانجی ئەو نەخۆشخانەیە خزمەتکردنی نەخۆشە بەگشتی خزمەتکردنی نەخۆشە بەتایبەتیش ئەو نەخۆشانەی کە بێنازن کە ناتوانانی بچیتە شوێنێک کە خزمەت گوزاریەکی تەندروستی شایستەی بکرێ دەوڵەمەند و پارەدارەکان توانیویانە دەتوانن بەڵام فەقیرەکان نەیانتوانی و ئێمە وامان کردووە کە دەوڵەمەندەکان و فەقیرەکان بێن لێرە بە شێوازێکی گونجاو چارەسەری و خزمەتگوزاریە تەندروستەکانیان وەربگرن.